باشن؟ ئەو قسە بۆ ناکەیت ناوچیە؟ ئاران ئەی تۆ؟ هانا کاکانە چی یەکترن؟ ئەو کوڕمە کورتە؟ بەڵێ ماشەڵڵا کوڕت گەورەیە؟ چیەکەنەوە هاتوون چاپ بخۆنەوە لە مەچکۆ؟ ئەرێ وڵات نەسای بخۆنە پیازە چ بکەین لە دەرێ هاتینەوە بە سەفەر لە ئەوروپا ئەژین؟ بەڵێ لە ئوسترالیا باشە بەس یەک تۆز بێیدە پێشەوە؟ یەک تۆز بچنە لای یەکەوە ئێوە؟ قەینا مایکەکە با هەر بە من بێت لە چ وڵاتێکە ژین؟ ئوسترالیا کەشوو هەوا لەوێ چۆنە؟ ئێرە ساردە ئەوێ چۆنە؟ وەڵا لەوێ هاوینە ئێستا وەڵڵا ئەرێ وەڵا ئێوە حەستان بە سەرمایە دیارە هاتوونەتەوە وێرە وەڵا وەختەکەەوە هەڕێکە دەبە ئۆتلای مندارە بەڵێ ئەرێ وەڵا زۆر چاکە کاگاران تۆ دەخوێنی؟ ئەخوێنی تەلەبەیت؟ کوردیەکەی باش نییە؟ پۆلی دەدەمە ئێستا ئەی زۆر چاکە ئاواتت چییە؟ حەزەکەی ببی بەچی لە داهاتوو؟ وەڵا حەزم لە هەموو شتێک لە هەموو شتێک ئەتێ ببی بە مامۆستا ببی بە پزیشک؟ وەڵا هێشتا نازانم چی بچێ جارێ بەس هەوڵ دەدەی دەرەجێکی باش بێنی ئیشەڵڵا و لە دوایە دیاری دەکەی دەی ئیشەڵڵا باسێکی هەولێرم بۆ بکە هەولێر چیە گەێنێ لای تۆ ئەم مەنتیقەیە و چایخانەی مەچکۆ و قەیسەری و وەڵا هەولێر زۆر خۆشە ئەم سێزە سارە نهاتیمەوە زۆر گۆڕانکاری تێکرا زۆر خۆش بووە 13 ساڵە جێت هێشتووە؟ بەێ سی سارە 30 ساڵ بە سێزە سارە نهاتیمەوە 13 ساڵە نەهاتوویتە بە زۆر خۆش بە لە هەموو نایەشی زۆر چاکە بەس یەک تۆز لێم نزیویدا لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن؟ وەڵا خراپ نینە قەت بەشداری بەرنامەیەکتان کردو و ناوەڵا یەکەم جارە لە عومرمان وەڵا یەکەم جارێکی زۆر چاکە ئەی بەرنامەکان ئێمە دەبینن مایکە سوورەکە؟ ناوەڵا نەتان بینیوە ئەگە سوالشمانە دەکەی سوالی ئاسامان لێ بە سەرچاو سوالەکانمان ئاسانە کام یاریزان توانیوێتی سێ مۆندیال بەدەست بهێنێ؟ ئی تۆپانێ وانە؟ بەڵێ؟ وەڵا نازانم نازانی؟ وەڵا تێناگەشتیم وەڵا نازانم پرسیارەکەمان ئەوەیە کام یاریزان توانیوێتی سێ جار مۆندیال بباتەوە؟ لە وەڵد کاپی؟ بەڵێ؟ پلەیە یان تیمەکە؟ پێلێ پێلێ؟ دەست خۆش وەڵامەکە ڕاستە؟ فەرموو ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەڕێزت دابینی کردە بۆ هیوایان بەدڵتان بێ شتێکی خۆشم بۆ باز ناکەن؟ با بێمە ئێرەوە مادەم وایە تۆ هەر دوورەکەویدە با بێمە ئێرە شتێکی خۆشم بۆ باز کە هاتوویتەوە لێرە ڕوویدا بێ لەم چەند ڕۆژێک کە لێرە بووی وەڵاهی شتێکی خۆش ئەوە ئەمە لەوێ بە ئینگلیزی قسان دەکەین لە مارێ بە کوردی قسان دەکەین بەزەم خەت نەمدەزانی ئەو کوردیەها بە خۆتە وەڵا ئەرێ وەڵا کوردیەکەی باشە با حیبینە ئەلحەمدولیلا ئەو شۆک بووین کوردەکە گوتمانەوە زۆر دەزانی لە ناکاوڕەبەوە لە ماڵەوە زۆر قسەی لەگەڵان ناکەن بە با کوردی قسەی دەکەین بە زیاتر لە دەرێ بە ئینگلیزی قسان دەکەن ئەوجا لە مەکتەبە ئینگلیزیە برادەرەکانی هەموو ئینگلیزیە بەڵێ ئەوجەکە هاتینەوە ئەم نەمزانی کوردیەها بە خۆتە لەکن مانتیکە بە شۆک بن وەڵا زۆر چاکە لە شتان ساق بە یاخوا زمانی کوردی زمانی دایکە معلوم وەلەگەی زانیە ئەبێت زۆر بە باشی فێری ببن و قسەی لەگەڵ بکەن بۆی باشتر بێ ئیشەڵڵا ئیشەڵڵا زۆر زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئەمە شەڕە کاتێکی خۆش زۆر سپاس بۆ بەشداریتان